لە ساڵی 1950 دوای جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ ڕۆژێک وەکو ڕۆژی پەنابەران دیاری کرا لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بۆ کەسانی کە لە دەست شەڕ و نەهامەتی و بارودۆخی خراپی وڵاتەکەیان ئاوارە دەبن دەچنە وڵاتێکی دیکەوە. بەڵام لە ساڵی 2001 ئەم ڕۆژە بە فەرمی وەکو ڕۆژی جیهانی پەنابەران ناسێنرا. ژمارێکی زۆر لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەڵکەکەیان ئاوارە بوونە بە تایبەتی ئەو وڵاتانەی کە شەڕ تێیدا بەردەوامە یا لەبەر بارودۆخی سیاسی و بارودۆخی کۆمەڵایەتی وڵاتەکانی خۆیان بەجێ دێڵن. دۆخی پەنابەران ئێستا لە چه ئاستێکدایە؟ هەرێمی کوردستان لە دوای 2014 بە تایبەتی ژمارێکی زۆری ئاواری ناوخۆیی لەخۆ گرتووە لەگەڵ شەڕی سووریا لەگەڵ بارودۆخی وڵاتانی دیکە وەکو ئێران و دراوسێکانی ئێستا ژمارێکی زۆری ئاوارش لەخۆ دەگرێت. چەندە پێویستیان بە هاوکاری ڕێکخراوە نێودوڵەتیەکان هەیە و ئامارەکان لەبارەوە چیمان پێ دەڵێن. من ئاماژە بە کۆی گشتی ئەو ئاوارە و پەنابەرانە دەکەم کە لەسەر تاسەری جیهاندا هەیە بە هەرێمی کوردستانیشەوە. لە ڕۆژی جیهانی پەنابەراندا بەردەوام ئاماری نوێ دەخرێتە ڕوو، ئەتوانین بڵێن ژمارەی ئاوارە و پەنابەران لە جیهاندا چەندن. پەنابەران ئەو کەسانن کە لە وڵاتێکەوە ئەچنە وڵاتێکی دیکە ئاوارەش هەندێکیان ئاواری ناوخۆین کە ئاواری وڵاتەکەی خۆیان بۆ بەشێکی دیکە دەبنەوە. تا ئێستا 100 ملیۆن کەس لەسەر تاسەری جیهاندا وەکو ئاوارە و پەنابەر تۆمار کراون لەلایەن ڕێکخراوی پەنابەران و هەروەها ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە. لەو ژمارە 61 ملیۆن و 300 هزار کەسیان ئاوارن و 34 ملیۆن و 100 هزار کەسیشیان پەنابەرن کە لە وڵاتە جیاوازەکان ئێستا وەکو پەنابەر جێگیر کراون یا ناویان تۆمار کراوە. ئەوانەشی کە پەناخوازن واتە کەیسەکانیان هێشتا نەبووتە پەنابەر داواکاریان پێشکەش کردو بە مافی پەنابەرێتی، بەڵام وەکو پەناخواز وەرگیراون 4 ملیۆن و 600 هزار کەسن لەسەر تاسەری جیهاندا. بەڵام لەم نێوانەدا ئەوانەی کا ڕێژەیان منداڵانن تەمەنیان کەمە لە نێو ئاوارە و پەنابەراندا لە وڵاتانی دیکەن ئاوارە و پەنابەر کە منداڵن 39 ملیۆن و 500 هزار کەس لەم ژمارەیە کە ئاماژەم پێ کرد منداڵن کە لە وڵات و شاری خۆیان چوونەتە شوێنێکی دیکە وەکو ئاوارە و پەنابەر جێگیر کراون. بەڵام ئەو وڵاتانی کە ئێستا پەنابەران وەردەگرن یەکێک لەوانە ئەڵمانیایە، وڵاتانی ئەوروپا بەگشتی ئەمریکا ژمارەی زۆری پەنابەر ڕوویان تێدەکەن. ساڵانە دەبینین کە لە ڕێگەی دەریا و بە ڕێگەی قاچاق و کۆچی نایاسایی هاوڵاتێکی زۆر لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا و شوێنەکانی دیکەوە ڕوو لە ئەوروپا دەکەن. زۆرترین ئەو وڵاتانی کە پەنابەران و هاوڵاتیانیان ڕوویان لە دەرەوە کردو کوێیە؟ ئۆکرانیا کە لە مانگی دوی ئەم ساڵە و لە 24 دوو شەڕدەستی پێکردیایدا زۆرترین ژمارەی پەنابەری بۆ دەرەوەی وڵاتەکەی چوون و کۆچیان کردووە. 7 ملیۆن هاوڵاتی ئۆکرانی ئێستا بەسەر وڵاتانی جیهاندا دابەش بوون، لەوانە چوونەتە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی وڵاتانی دەوروبەری ئۆکرانیا کە وەکو پەنابەرن. لە دوای شەڕی سووریاشەوە کە لە ساڵی 2002 بە تایبەتی ژمارەی زۆری هاوڵاتی سووریا ڕویان لە وڵاتانی دەوروبەر کرد، بەشێکیان لە عێراق و هەرێمی کوردستانن، بەشێکیان چوونەتە ئەوروپا کە ژمارەیان 6 ملیۆن و 800 هزار هاوڵاتی سووریە کە ئاوارە و پەنابەر بوون. و هەروەها لە ڤێنزوێلا 4 ملیۆن و 600 هزار کەس لە ڤێنزوێلا بەهۆی بارودۆخی سیاسی وڵاتەکەیانەوە چوونەتە دەرەوەی ڤێنزوێلا. لە لایەکی دیکەشەوە ئەفغانستانێکی لە وڵاتانی بەردەوام کەشمەکەش و شەڕی تێدا بەردەوامە ئاڵۆزی سیاسی لە وڵاتە هەر هەیە 2 ملیۆن و 700 هزار کەس لە ئەفغانستان چوونەتە دەرەوە. لە باشووری سوودانیش کە وەکو زان وڵاتانی ئەفریقیا بەهۆی بارودۆخی ژینگەی ئەو وڵاتانە زیاتر پەنابەر دەبن و ئاوارە دەبن بۆ وڵاتانی دیکە 2 ملیۆن و 400 هزار کەس لە باشووری سوودانەوە چوونەتە وڵاتانی دەرەوە. لە میانماریش 1 ملیۆن و 200 هزار هاوڵاتی میانماری چوونە بە تایبەتی کە دۆخی مسلمانان لە میانمار لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کێشە و ئاڵۆزی زۆری لێکەوتەوە. ئەمە بەگشتی و ئامارە بوو کە ڕێکخراوی کۆچ و کۆچبەران وەروار نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە ڕۆژی پەنابەران بڵاوی کردوتەوە کە 100 ملیۆن پەنابەر و ئاوارە ئێستا لە سەرتاسەری جیهان وڵاتانی خۆیانیان جێهێشتەوە، بەشێکی ئاواری ناوخۆین بەشێکیان ڕویان لە وڵاتانی دەرەوە کردووە. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە دۆخی ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان بە تایبەتی کە ئێستا هەرێمی کوردستان ژمارەی زۆری ئاواری لەخۆ گرتووە. بەڕێز فیراس ئەرخەتیب گوتەبێژی UNHCR لە استودیۆ لەگەڵما زۆر بەخێر بێ. من لێرە ئامارێکی گشتیم خستە ڕوو سەبارەت بەو ژمارە و پەنابەرانەی کە لە سەرتاسەری جیهاندا پەنابەر و ئاوارن کە 100 ملیۆن کەسن. ئەگەر ئامارێکی دقیقتان لەبەردەستا بێت بۆ عێراق و هەرێمی کوردستان ژمارەکان بەکوێ گەیشتون؟ نعم کوردستان میوانداری نزیکەی 280,000 پەنابەر دەکات لە ناوخۆ لە دەرەوە هەیە بە کۆی گشتی نزیکەی 1,200,000 کەسن. ئەوانی دەرەوە زیاتریان خەڵکی سووریان کەوا نزیکەی 125 بارودۆخی کەمپی ئاوارەکان لە کوردستان چۆن دەبینن لە کاتێکدا بەردەوام بەرپرسانی هەرێمی کوردستان داوای هاوکاری لە عێراق و ڕێکخراوە نێودوڵەتیەکان دەکەن بۆی کە بتوانن ئارەزومەندانە یا ئاوارەکان بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان یا بتوانن بارودۆخیان لە نێو کەمپەکان باشتر بکەن؟
بەڵێ بە دڵنیاوی گومانی تێدا نییە بە شێوەیەکی زۆر ئەتوانم بڵێم بەشێکی زۆر لەو پەنابەر و ئاوەرانە لە دەرەوەی کەمپەکانن کە نزیکەی 1670یان لە دەرەوەی کەمپەکان دەژین بەڵام ئەوان لە توێژی جیاوازن لە ناو کۆمەڵگادا بۆیە ئەوان پێویستیان بە هاوکاریە کە لە دەرەوەی کەمپەکانشن بەڵام پێویستیان بە هاوکاریە ئامانجش لە هۆکاریکردنی مرۆیی ئەوەیە کە ئێمە وا بکەین ئەوان بتوان لەسەر پێی خۆیان بۆستن وەکو ئاوارە هیچ کەسێک ناتوانێت لەسەر خۆی پێی خۆی بۆستێکە ئاوارە بووە بۆیە پێویستە ئەوان ببنە بەشێک لە کۆمەڵگا و دووبارە بگونجێنەوە لە ڕووی ئابووری و هاوڵ بدەن ئەو خزمەت گوزاریایی کەوا هەیە لە ڕووی پەروەردە و خزمەت گوزاری و پێیان زۆر جار گلەیلەوە دەکرێت کاوکاریەکانی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان یا UNHCR کە تایبەتە بە پەنابەر و ئاوارەکان لە ئاستی پێویستدا نییە ئایا هاوکاریەکانی ئێوە ئەتوانێت پێداویستی ئاوارەکان بە تایبەتی لە هەرێمی کوردستان پڕ بکاتەوە پێویستیان بە چی دیکە هەیە؟ لا کەساتی دەستپێکردنی قەیرانی سووریاوە ئێمە دەناڵێنی بەدەست کەمی پارەدارکردنەوە ئەو دەوڵەتانی کەوا پارە دەبەخشن ئەوەی کە پێویستە ئەوەیە کە ئەوان هەمیشە کەمیان کردوێتەوە تا گەیشتە ئەوەی کەوا لە 100%ەوە تا گەیشتە 40% تا پرۆسی پارەداکردنەکە کەمکردنەوە ئەمەش وای کردووە ئاستی پێشکردنی خزمەتگوزاریەکان لەلای ئێمەوە کەم بێتەوە و هەروایەکە لە کێشەکان ئەوەی دووبارە سەرهەڵدانەوەی ململانیەکان و سەرهەڵدانی قەیرانی تازەیە ئەوە ئۆکرانیایە ئەو ئەفغانستانە کە هەمیشە ئاوارەی نوێ و پەنابەری نوێ دروست دەکەن ئەمە وای کردووە دەوڵەتانی کەوا پارە دەکەن پارەدارکردن دەکەن بۆ هاوکاریکردنی مرۆیی کێشەی گەوریان بۆ دروست بێت واتە کێشە مرۆیەکان بەردەوام لە زیادبووندان و پارەداکردنەکەش تا ئەندازێکی زۆر کەمی کردوێتەوە بەڵێ پێویستمان بە هاوکاری پێویستە بەڵام ئەو بودجەی کە لە بەردەستی ئێمەدایە زیاتر بەکاردێ بۆ ئەو کەسانی کە زۆر پێویستن زۆر پێویستیان بە هاوکاریە ئەبینین کە ڕۆژ بە ڕۆژ وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد بەهۆی ئەو قەیرانانەی کە لە ئاستی جیهاندا ڕوو دەدەن ژمارەی ئاوارە و پەنابەر زیاتر دەبن پلانی UNHCR بۆ باشترکردنی خزمەتگوزاری بۆ ئاوارە و پەنابەران چییە؟ ئایا لەگەڵ ئەو قەیرانانە ئەم هاوکاریانە کەمە بنەوە؟ ئێمە بە ئاراستەیەک دەڕۆین کە داوامان لە وڵاتانی بەخشە کردووە بۆ ئەوەی کەوا ئەو بودجەی دەرخانەکان زیادی بکەن و ئێستا ئێمە تەک تەنیا بۆ دەوڵەتان ڕوو دەکەینە تاکەکان و بازرگانەکانش کە ئەوان خێر دەکەن و دەبەخشن لە ئاستی جیهان بە تایبەتی لە ڕەمەزان لە زستاندا لەو کاتانی لە هاوین قەیران دروست دەبێت کەسانێکن پارە دەبەخشن وەکو تاک ئێمە ڕوو لەوانش دەکەین و ئەموو ئەوەی کەوا دەبەخشێت بۆ هاوکاری مرۆیی لە ئاستی جیهاندا زیاتر لە 180 لە تاکەکانەوە دێ نەک لە دەوڵەتەوە واتە تاکەکان دەبەخشن نەک دەوڵەتەکان هەرێمی کوردستان بەپێی هەڵکەوتەی جوغرافیاکەی ژمارەی زۆری پەنابەری لە وڵاتانی دراوسەی خۆی وەرگرتووەکو ئێران و سووریا و تورکیا جگەلەوەش پەنابەر و ئاواری ناوخۆی لە هەرێمی کوردستان هەندوای هاتنی داعش ئێوە چۆن هاوکاری لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن وەکو UNHCR بۆ زیاتر خزمەتگوزاری و هەروەها گەڕانەوەی ئارزومەندانەی ئاوارە و پەنابەران بۆ شوێنەکانی خۆیان؟ ئێمە بەدڵنیایەوە ئێمە زۆر پێداگیرین لەوەی کەوا هاوکاریان بکەین و پێزانینمان هەیە و دەرخان دەکەین بۆ کەسانی کەوا ئەنجامیدە و هەروە سوپاس پێزانیشمان هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و گەلی کوردستان کە هەمیشە باوەشیان کردوێتەوە بۆ ئاوارەکان ئەوان هەمیشە میوانداری ئاوارەکان دەکەن لە 10 ساڵی ڕابردووە ڕۆڵێکی کاریگەریان هەبووە و خەڵکی ئاوارەکانش لێرە هەستیان نەکردووە کەوا نامۆن و میوانن بەڵکو بزۆر بە دڵێکی فراوانەوە پێشوازیان لەکردووە هەروەها لە ڕووی تەندروستی پەروەردەشەوە هاوکاری کراون چاودێری تەندروستیان بۆ دانراوە و ئێمە ئێستا دووبارە لە بەردەم بارودۆخەکەین ئەوەی کەوا بەشێکی زۆر لە ومانی منداڵەکانیان بکەینە قوتابخانەکانەوە لە هەرێمی کوردستان بۆی بیان گۆنجین لەگە کۆمەڵگایە و سوود وەگرن لەو پێشکردنی ئەو خزمەتگوزاریانی کەوا حکوومەتی هەرێم پێشکەشی دەکات بۆی ئێمە لە هەماهنگێکی تەواو نزیک داین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و بە سوپاسەوە ئەوان هەمووی لەسەر شانیانە ئەنجامی دەدەن ئێمەش هاوکاریان دەبین و ئێمە هەمیشە لە پشتی حکوومەتی هەرێمی کوردستان دەوەسین و ئامادەین هاوکاری ئاوارەکان زۆر جار باس لەوە دەکرێت کە تەنیا لە ڕۆژی جیهانی پەنابەراندایە کاتێککە بۆنەیە دێتە پێشەوە ڕێکخراوە پەیوەندیدارەکان هەوڵ بۆ چارەسەرکردنی و کێشانە دەدەن یا ئاماری جیاواز دەخەنە ڕوو ئێوە پێ و بەرنامەیە کە بۆتان دانراوە لە عێراق و هەرێمی کوردستان چۆن کار دەکەن بۆ کەمکردنەوەی ئەم کێشە و گرفتانی کە ڕوبەڕووی پەنابەران بە تایبەتی ژنان و منداڵان لەنێو کەمپەکان دەبێتەوە؟
بەڵێ لە ڕاستیدا ئەوان کۆمەڵە پێداویستیان هەیە وە کێشەیان هەیە لە بەدرێژایی ساڵ نەک تەنیا لە کاتێکدا ئێمە دەمانەوێت ئەوان بڵین ئەوانە کۆمەڵە توێژن کە ئەوانە توێژێکن زۆر ڕوبەڕووی زیان دەبنەوە و پێویستیان بە هاوکاریە بەڵێ هەندێک لەوانە لە نێوانیاندا هەندێک خەڵک هەن کە توانیویانەکەەوە خۆیان پشت بە خۆیان بەستن لە ڕووی ئابووری و سەربەخۆیی ئابووری بۆ خۆیان بەدەست بێنن هەندێک لەوانە هەن خەڵکانێکی خاوەن پیشەن و ئەزمموی زۆریان هەیە و ڕۆڵێکی کاریگەریانە بۆ ناو کوردستانە ئیش دەکەن هەندێکیان کەسانی پیشەگەرن زۆر لە مەجای تەندروستیە کار دەکەن واکو ئەسیستەرن و دکتۆرن بەڵام ئەتوانم بڵێم کە بە ئامانجەکە بە شێوکی گشتی ئەوەیە بە شێوەیەکی تەواوکاری ئەو دەوڵەتانی کە بەخشەرن نەتەوە گرتووەکان و حکوومەت هەرێمی کوردستان و تاکەکان ئەرکەکە ئەوەیە هاوکاری ئەو خەڵکان بکەنکەوە زۆر پێویستیان پێەیە و پلانەکەش پلانێکی بەشداری پێکردنی تەواوکاریە بۆی لە داهاتووە ئەوانە بتوانن لە سەپی خۆیان بۆستن ئێمە ئیسا هاوکاریانەکەین بۆی لە داهاتووە بتوانن سەربەخۆی ئابووری خۆیان بەدەست بێنن واتە ئامانجا مرۆڤیەکان بۆ کاتێکی دیاریکراون بۆ هەمیشە نین واتە دەوڵەتانی بەخشەرش بۆ هەمیشە پارە نادن بەڵکو لە چکەساتی قەیرانە کۆمەڵی هاوکاری دن بۆ ئەو خەڵکانە بتوانن بکەونە سەر پێی خۆیان بەڵێ لە ماوەی ڕابردوودا ڕێکخراوی یونیسف لە چەند کەمپێکی هاوارەکان کشایەوە خزمەتگوزاریەکانیشی کەمتر کردەوە بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئێوایە هەماهەنگیتان لەگەڵ ئەم ڕێکخراوانە چۆنە چ جێگرەوەیەک بۆ ئەم هاوکاریانە هەیە بە تایبەتی لە بواری پەروەردە بۆ منداڵانی نێو کەمپەکان ئەڵتەرناتیڤەکە ئەوەیە کەوا پێویستە پلانێکی هاوبەشە کە کاتێک کە تو جۆدیا دەبێت یەکێک لە ڕێکخراوەکانی نەتوێ گرتوەکان پاڵپشتی کەم کردوێتەوە ئەوان نەکشاونێتەوە و بە پرسیاتەکەیان بەجێنێشتوە بەڵکو ئەوان ڕێخستنەوەیەک دەکەن دووبارە ئەولەویەتی خۆیان دەستنیشانە دەکەن لەوەی کە چۆن پارە بدەن بۆ چ مەجالێک و بۆ چ سێکترێکی ترخام بکەن و هەمیشە ئێمە بەدوای چارەسەر دەگەڕین کاتێک کە ئەو هاوکاریانە کەم دەبینەوە بۆیە کاتێک ئێمە لە ناو کەمپێکدا قوتابخانەیەکمان داخستووە نەمان کردووە ئەوە ئەو کاتە لە دەرەوەی کامپەکە ئێمە هەوڵدەین بە دیلێکیان بۆ دۆزینەوە لە ڕێگەی دروستکردنی سەنتەرێکی تەندروستی یاخۆت قوتابخانە بە هاوکاری لەگەڵ حکوومەتدا بەڵام ئامانجەکە ئەوەیە کە ئێمە بە بەردەوامی چارەسەریان الخەتیب کوتەبێژی UNHCR زۆر سپاس لە ستێدیۆ لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس شکران لكم.